فرمي من ترك 3 جمعات من غير عذر كتب من المنافقين. هر کسی 3 جمعة بفوتيني ببي عذر 3 جمعة خواي قورا او انسانا وەکو تۆڵەیەک بۆ ئەو ئینسانە ناوی ئەو ئینسانە ناوی منافقەکانە نووسێ نەک ناوی ئیمانداران. چەندێک خەتەرە ئینسانێک 3 جمعەی فەوتاوە بەبێ عوزر. ئەوە عوزر نییە خێزانەکەت زەختی لێت کردووە پێش نوێژی جمعە دەرچوویتە و ناڕۆیتە شوێنێکیش نوێژی جمعەکەت بکەیت، بەڵام هەشە لەخوا ترسێ ڕوا بۆ سەفەریش یا بۆ سەفرە ئەڕواتە جێگایەک مزگەوتێ لێوە نزیک بێت بۆی جمعەکەی بکات لە سەفەرە و لە سەفرەکەیە. ئەوانە لەخوا ترسن، بەڵام هەشە گوێ پێ نییە. لەخوا ناترسێ جمعەکەی دەفەوتێنێ، یا دوای نوێژ بڕۆ بۆ سەفرە یا بڕۆ پێش نوێژی بۆ سەفرە بڕۆ بۆ جێگایەک جمعەکەت مەفەوتێنی. هەر کەسێ 3 جمعەی بفەوتێ ئەو ئینسانە ناوی لە ناوی منافقەکانە ئەنووسرێت نەک ئیمانداران و موسڵمان.